سڵاو و ڕێز و حورمەت بۆ ئێوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ، هیوادارم کاتەوە هەموو کاتێکتان بە بەختەوەری و کامەرانی. هەروە کاگەدارن ئەحمەدی وەحیدی وەزیری ناوخۆی ڕژیمی ئیسلامی سەفەرێکی بۆ سنە کردووە. لەم سەفەرەدا بڕێ قسەبواسی کردووە، بە تایبەت شاید زەختترین و گرنگترینیان باسکردن لە مەسەلەی ئەمنیەت بێت لە کوردستان و قسەهایەکی لەم بارەوە کردووە. ئەمڕۆ من داوەتم کردووە لە هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست و توێژێ لەسەر ئەم مەسەلە بکەین، ئەم سەفەر بخێنە زۆرتر لەسەر سەفەرەکەی باس بکەین و پرسیارهایەک لەم زەمینە هەست حتمەن ئاڕاستەی کاک ساڵحی سەرداری یەکەین. بەخێراتنتان ئەکەم هاوڕێ ساڵحی سەرداری. زۆر سپاس هاوڕێ سەیوان، سڵاوم هەیە بۆ خۆت و بۆ هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. زۆر سپاس دەکەم. پێم خۆشە بلەوە کە باسی ناوەرۆکی سەفەرەکە بکەین، هەنگاوێک بینە دواترەوە بزانین کە ئەم سەفەرە قاعدەتەن ئەیکەن ئەم سەفەرانە، بەڵام ئەم سەفەرە لەم کاتا و لەم وەزعیەتا بۆچی بۆ کوردستان. جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە بە تایبەت ئەم دەوڵەتەی ڕئیسی کە زۆربەی ئەو کەسانەوە ئیسا وەزیر و کاربەدەستن هەمویان لە فەرماندەهان سپا بوون و زۆربەیان ئەوانە لە کوردستانە بەرحاڵ بوون لەو ئەوڵۆ 30 ساڵنەوەبەر لە سەرکوتی خەڵکا یا لە مقاومەت و ئێعتراز و مبارزەیەک وا بوو بەرامبەریان، ئەمانە یەک بەیەکیان بە هەر حاڵ شرکەتیان بوو و هەر ئەوە بووە باعیزەوە بەشێکیان گەین بەم دەسەڵاتانە و وەزیر و نازان کێوکەن لە ئەحمەدی نژاد و بیگرە لە گشتیان ئەحمەد وەحیدیە و زۆر کەسی تر. بە هەر حاڵ ئەکسەر ئەو کەسانەوە ئیستە وەزیر و وەکیڵ و کاربەدەستن هەمویان لە کوردستانە بوون لە سەرکوتی خەڵکە و بە هەر حاڵ ئاشنان کوردستان بە دەرەجاتی ئاشنایە بۆیان. بەڵام ئەم دەورە کە ڕئیسی تر یەکسەر کابینەکەی فرەتر کردوە بە نظامی، بلەخەرە مەسلەیان ئەوەسە کە ئەم ئێعترازات و مبارزات و جونبشێک وا لە کوردستانە بوو، بە تایبەت بە هەر حاڵ جونبشی چەپ و کۆمونیستی، جونبشتی قائم بەزاد بووە هەر لە ڕۆژ ئەوەڵۆ بەرامبەر بە جمهوری ئیسلامی وێسا و دفاعی کرد لە خۆی و دفاعی کرد لە مطالبات و حقوقیەوە جەهان شمولە و بۆیان مبارزەیان بۆ کردووە. خب ئەمانە مرتب سعیان کردوە بێن و حتا قار بوو ماوەی لەوە بە ڕئیسی بێ، بەڵام ڕئیسی نەهاتووە. ئیسام کابرا ئەحمەد وەحیدی هاتووە، ئەمە خۆی تۆریستکی ناسراوە نە لە سەد ئێرانە وەڵکو لە سەد بەئێمەلیە. ئەمە هەرە و کەسەسە کە ئیسەیش ناوی جزء ئەو کەسانەسەوە ئەگەر خارج لە ئێران بێ دەستگیری کەن، بە خاطر ئەوە ئەمە یەکێ لە سازمان دەهەندەکان ئەسڵی حملە بە مرکزی یەهودیەکان لە بۆنس ئایرسی ئارژەنتینا بوو. بە هەر حاڵ تا ئیسەیش مەسەڵەن ئەمە یەکێ دەلایلەکەی بووە کە نیاکۆ بە وەزیر و ئەوانەوە لە بلەخەرە ئەم جارە ئەم کارەیان کرد و لەلایەن پۆلیسی بەهێن بەلیۆ کە خۆب ئەگەر بۆ چل مەساڵحە قەرار نەگرێ و ئەگەر منافعی ئەم دەوڵەتانە و ئیمپریالیستەکان لەگەڵ جمهوری ئیسلامیەوە هەبێ ئەشیای ئەمە بگیراوی لە زیندانە بووە. وەلێ بە هەر حاڵ مەرزوو مەسە کەسێکی ئاشنا و تۆریستێکی مەشهورە کە ئەو کارەی کردووە. ئیمڕۆ یەک دوو ڕۆژ گوزەشتە هاتووە بۆ کوردستان. بە نظر من سەفەری هەر کام لە ئەمانە خو مەبەست و هینێکی تایبەتی هەیە بۆ ئەوە یەک هێزەکان خۆیان کە مرتب تحت فشارن وەکو هێزێکی ئەشغاڵگەرن لە کوردستانە، خەڵک ڕقیانە لیان، خۆشیان نایە لیان، نفرەتی هەز لیان، بە ئاشکرا لە مەقابڵیانە ئەوێسن بەشێکی ئەوەسە کە بێت ئەم هێزانەی خۆیان تەقویەت ڕۆحیە بکە و بە تایبەت ماوەیەکیشە کە لە کوردستانە ئەمان لە بان و هەتا خوارۆ بەرحاڵ تهدید ئەحزاب مخالفیان کردون وا لە کوردستان عێراقا مستەقەرن و بەشێکیشی بۆ تەحمیق و ئەوانەیە جمهوری ئیسلامی
دروسە ئەسڵ کارەکەی سەرکوتە بەڵام هەمیشەیش ئەبزارێکی بووە بۆ تەحمیق ساڵهای گوزەشتە بنیان بتوانێت بیان بینێ هەر لە دەوری ڕەفسانجییانیەوە هەتا ئیسە کە چەندێک هاتوون لە کوردستانە سەیان کردو لەبار فەرهەنگی و ئەوانۆ گۆرانی وێژبێن و نازانە فڵانکەن و فیسارکەن و بەهەرحاڵ هەچێم کایەت خەنە گەڕ بۆ ئەوە بەرحاڵ خەڵک متەوهمکەن بەڵام لە 40 و چەند ساڵ ڕابردووە خەڵنیشانی داوە کە بەرامبەر بە ئەمانە نەتەنیا یەک زەڕە کۆتانە هاتووە بەرامبەریان وێساوە و ئەزانم بۆ ئەمەسە یەک زەربە شەستێک لە ئیدامێ و تەریداناوە بۆ ئەحزاب سیاسی و مخالف کە لە کوردستانی عێراقا مستەقەرن دوو بۆ تەقویر ڕۆحی هێزەکانی خۆی سێ بۆ ئەوە کە بێژێ ئێمە کەماکان ئەگەر لەبار اقتصادی و نازانم مشکلات و سیاست و ئەوان و تووشینین های نەژێر زەربا و هەموو ڕۆژێک کرێکار و زەحمەتکێش و معلم و لە هەرچێ بابەتۆ جمهوری ئیسلامی تاحتشارە کە ئێمە هێشتا قەدر قودرەتین ئێمە فڵانین ئێمە ئەتوانین ئەحزاب سیاسی وا لێ بکەین هاتووە بۆ ئەوە کە ئەم سێ چوار کارە بکات کە من پێم وایە موفق نابێ و ناتوانێ و هەمیشە خەڵک هەر زوو جابیان داونە سۆم جاریشە هەر بێتەفاوەتی بەرحاڵ هینێکیان کرد و ئەوش گەڕاوسەوە شوێنی خۆی. زۆر سپاس. کەوانەیەک لە بەرەپرسیاری دووەمەوە شەوە بوو کە ئەمڕۆ حەمیدی نووری و تێرۆریستە کە لە وڵاتی سوێد بوو ئیمڕۆ وەڵین جەلسەی دادگای بووە لە وەڵین جەلسەکە ئێزعانی کرد و دیانی پیاناکە لە کوردستان و لە مەریوان و پاوا حزوری بوو لە کوشتاری کۆمونیستەکان و خەڵکی ئەو کاتا دەستی بووە. بەرحاڵەوە پێویستی بە بەرنامەیەکی تایبەترە ئێستا باسی تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی ئێمە نییە. پرسیارێکی شاید بڕۆینە ناو خودی سەفەرەکە و قسەهایەکە لە میدیای جمهوری ئیسلامی بڵاو بۆ سۆ باسی مەسەلەی ئەمنیەت ئەکات و ئەم ئەمنیەت و نائەمنیەکە ئەمیش جارێکی تر دیانی پێنا کە نائەمنیە کە لە کوردستانە هەیە ڕەبتیە بە حزبە نارەکانی ڕژیمی ئیسلامی. پرسیارەکەی من ئەوە پێش ئەوەسە کە ئایا واقعان ئەمنیەتێک هەیە لە کۆمەڵگای ئێران و بەتایبەت کوردستانەوە تا چه ئەنازە ئەم قسانە جێی باوەڕ و بایەخ ئەگەر ئەمنیەت سرفەن ئەمنیەتی لەبار نظامیەوە بێ ئەوەیش بە نظر من نییە ئەوان هەن پایگا و پادگان و تەواو کوردستانیان بە هەرچێ ئیمکانات و ئشغال کردووە و وەکو پادگانیان لێک بووە وەلێ ئەمنیەت خۆ تەنیا ئەوە نییە مەسەڵەن لەبار نظامیەوە و چوزانم ئەوە حکوومەتێک کەس و لەوێ فڵانە و نیروی هەست و مستەقەرە ئەمنیەت لەبار اجتماعی لەبار اقتصادی لەبار فەرهەنگی لەبار گیانیەوە مطلقاً نییە بۆ خەڵکی کورد و خەڵک هەمیشە نگەرانە لە ئەم وەزعە چون ئەوان لەم 30 ساڵا و ئیسێشی پێوە بێ مرتب واقعا تعرضەکەن بە سەر حقوق خەڵکە بە سەر حقوق ژنانە فەزای ئیجادەکەن دوو دەستگی ئیجادەکەن قوانینێک و سنەتگەلێکی کۆنەپەرستانە لەوێ دائەمەرزێن کە بەڕەحەت ئەچن ژنە کوژن ژن سەرەبڕن و ئەواداریەکەن کە خۆی بسووتێنێ تاوە نازەوە مەرزوور مۆسە بە مەسائلی ئیجتیماعی و بە مەسائلی خەڵکێکی یەکجار زۆر بێکارن هەزاران هەزار جوان دوچار ئیعتیاد و ئەوانە بوون لە سایەی جمهوری ئیسلامیە هەزاران کەس بە فەحشا کێشراون لە نەبوونی و لە فەقر و فەلاکەتێکەوە ئەمانە بەسەر ئەو خەڵکە شەریفا لە ئێران و ئیسە کەمور نەزەرمانە لە شارەکان کوردستانە دایان سەپانوە ئەمە چ ئەمنیەتێکە کە ڕۆژ نییە کۆڵبەر نەکوژن ڕۆژ نییە کۆڵبەر زەخمی نەکەن ڕۆژ نییە عەزیەت خەڵ نەکەن ڕۆژ نییە خەڵ نەخەنە زیندان هەر لە مانگی ڕابردووە 40 نەفەریان لە بانە و مەریوان و سەقز و بۆکانە گرتووە هەر ئیمڕۆ کەسیانی ئەعدام کردووە مەرزوو مۆسەکە تۆ لە هەر عەرسەیەکی جامعە چاوی لێیەکەی نەتەنیا ئەمنیەت نییە لە سایی ئەمانە بەڵکو بەرعەکسەکەیەسی نائەمنیەک هەست بۆ ئەمانە کە تەحمیلیان کردووە هەر بۆیە مرتب ئەم هێزە سەرکوتگرانە تەقویەتەکەن ئەیان هێنن لەبار حتا کۆنگریان بۆگن قسەیان بۆکەن تاریخیان بۆ دروستەکەن فیلم و سریاڵ و ئەوانە
دا ئەمەرزێنن کە بڵێ لە ڕابردووە وا بووە و ئێمە وامان کردەوە ئەشێ ئێمە ئیدامەی بێت لە مەقابڵ ئەحزاب و لە مەقابڵ نیروهای سیاسی و مخالف جمهوری ئیسلامیە مطلقاً ئەمانە حتا ئەو شەوانیشەوە ناو پادگانان لە مەقەڵەکان خۆیانن هێنیان نییە ئەمنیەتیان نییە هەمیشە نیگەران ئەوەنە کە دێنە سەریان لەگەڵ ئێعتراز و تووڕەیی خەڵکە ڕوبەڕوو بن ئەمان ئەگەر ئیدعاکەن ئەمان خۆ ئیدعایانەوەسە کە ئۆپۆزیسیۆن یا ئەحزاب یا نیروهای سیاسی ئەسڵەن هیچ کارە نین هەر لە ئەو دیو مەرزەکانەوە ئەمە چ حکوومەتێکە کە لەلایەکۆ یێژێ ئەوان نایاڵن لەلایەکۆ مەسەڵی یێژێ ئەمنیەت بەرقەرارە و فلانە و فیسارە لایەکۆ یێژن ئەوان بوونە سەر باعیس ئەگەر ئەوان ئەوە بێت تەئسیرن ئەگەر ئەحزاب سیاسی ئەوە بێت تەئسیرن ئەی بۆ ئەو نەم مهم من تۆ تێیت لەوێ هەڵەسی گەرتە بێ بێژی کاکە ئەمنیەت ئەمانە ئەمنیەت خەڵکەکەیان خۆسە خەتەرەوانە دروست بەرعەکسە ئەمە بەنظر من هەمیشە جمهوری ئیسلامی و مەقامات جمهوری ئیسلامی وەختی هاتوون بۆ کوردستان ئەم تەرفەندەیان بەکار گرتووە ئاوا قسەیان کردووە خۆ بخۆ ناتوانن شتێکی تر بێژن ئەخۆ ناتوانن زەڕێ لە حقیقەت 42 ساڵ ڕابردوو وەسئەتی وا بەسەر خەڵکات دایان سەپانوە باسی کەن مەجبورن هەر چوزانم درۆ و دەلەسە و ئەوانە بکەن بۆ ئەوە تەقوێت هێزەکان خۆیان کەن و یا ئەو کەسانەوە دار و دەسەی ئەوانن وەکو ستاندارەوە تازە هاتووە و چوزانم تعریف و تەمجیدی لێیەکەنوان آخر ئەمانە تەواو مەقامات جمهوری ئیسلامی لە کوردستانە چیان کردووە چەندێ بێکار هەست چەندێ بێمەسکەن هەست چەند سەد نەفەر یا هەزار نەفەر لە بێ ئیمکاناتیە کۆرۆنا کوشتنی چەندێ ئیمکانات هەست لە بیمارستانەکانیانە چەند هەزار نەفەر بێکارن ئەچن لە دەورمایانەکانە بۆ ئەوە کەسێ بێت بێژێ کاکە من بمبەنەوە حازرم 10 ساعت کارێ بۆ بکەم بۆ ئەوە 100,000 تمەن 200,000 تمەن کە هیچ ناکە بەدەست بێنێ مەرزوو وەختی ئەمەیان شارەکان چاولەیەکەی وەختی وەزعیەت بێکاری چاولەیەکەی وەخت مەدارس و ئاموزش پەروەرش و بێهداشت و هەر شتێک چاولەیەکەی دروست بەرعەکس ئەوەسەوە ئەمانە قسەی لەسەرەکەن آخر باشە خۆ بەدەست ئەم جەنابەسە کە ئەگەر بێژێت تەقەمەکەن لە کۆڵبەر لە مەرز پاو نەفس و هەتا خۆی و ماکووە ئەی ئێمە نایبینین ئێمە ڕۆژانە نایبیسین فیلمەکانی نییە کابرایە کوڕێکی گەنج دەڕۆژ هەفتەیە لەمەوە بەر لە منتەقەی نۆتشەی هەورامان جوانێکی 16 ساڵە باوکو دایکی نەخۆش بوون لە کەوتون لە جێەوە چووە پۆڵێکی لە ملاولا خەرج کردووە دوو ئەسپی سندبوو بۆ ئەوە کاسبی پێ بکە لە عێراقۆ وەسایل بێنێ بۆ ئەم دیوە بتوانێت بژیوی خانەوادە نەخۆشەکەی کە دایک و باوکیە تەمین کە بەڵام کوا دوای ئەوە قاترەکانیان کوشت وە قەرزە زۆری کردبوو بۆ ئەو قاترانەوە سندبووی هەڵسا چوو خۆی کوشت بەداخەوە ئەمە واقعیەتە سەوا جمهوری ئیسلامی بەسەر خەڵکە دای سەپانوە خۆشیان نەزانن حەچێ کەسە زانێ لازم ناکە من ڕۆشنگەریکەم دەم هەر کەسێک لەو جامعە بکەیتەوە مەگەر ئەقەلیەتی زۆر کەم کە داردەست ئەوانن کە جاش ئەوانن کە چودام لە پەنای ئەوان ناگەون بە سروەت و سامان باقی 95% و خەڵکە لە فەقر و لە ناڕەحەتی و لە مەئەسات و لە بەڵبەختی و لە گرانی و بێکاری بەدەست ئەم ڕژیمەوە ئەناڵێن بۆیە من وازانم ئەم نەوعە لە تەرفەن جمهوری ئیسلامیش کەسان نەتەنیا ئاغای ئەحمەد وحیدی تۆریزم مەشهور ئای ڕئیسی قاتڵیش بێت ئەوان تریش بێن بای تورێک لە نەزەر خەڵکی کوردستان و ئەرزشی نییە و من مطمئنم نفرینیانەکەن دەسەڵاتیان وایە هەر لەو مەیانەوە ئەو لێوە قبولی کردووە وەکو دەورەگەلێک وا دەسەڵاتیان بۆ یاندا بەرشەق نانێ هێژوارد بێ ئومیدوارم ئەو ڕۆژە بێ بە ئیتحاد و بە یەک پارچەگی و ئەوانە خەڵک تەجربەی هەیە لەم ڕابتە گشت ئەمانە بێ حەساب پەس بن لە مقاومەم جنایەتانە وا دەرحەق بە مردم کردین بە هەر حاڵ مەرزوومەوەسە هیچ ئەمنیەتێک مطلقا هیچ ئەمنیەتێک نییە بۆ خەڵک ئەمنیەت فقط بۆ ئەقەلیەتێک هەست ئەویش ئەوە کە سروەت ئەندوزیان کردووە ئیستثماریان کردووە داردەست جمهوری ئیسلامی بوون لە خزمەت جمهوری ئیسلامیا بوون ئەوانە ئەمنیەت هەست بۆیان و ئەمنیەت اقتصادی ئەنا حتا ئەمنیەت هێنیش نییە ترسن لە داهاتوی خۆیان بۆیە من وازانم جمهوری ئیسلامی کولەن
خۆی و دار و دەسە و دەس و پەیوەنەکانی لەسەر دەریایەک نەفرەت لە جمهوری ئیسلامی لە کوردستانە ڕوبەڕوون ئەم جامعە ئەکڵێ من مطمئنم ڕۆژێ لە ڕۆژان دێریازوو ئەم بەساتە لابن و خۆیان سعیەکەن لە ئایندەی خۆیان دەخاوەتکەن وە سەرنوێژ خۆیان بەدەستەوە بگرن. مەمنونم. کاتی بەرنامەکەمان کورتە 3-4 دقیقەیەکمانەیە پێم خۆشە بەم پرسیارە بەرنامەکە کۆتایی پێبێنین. ئەویش مەسەلە وەسە کە پێتان وابێت یا شاید باشتر وایە کە پرسیارەکەەوە بێ خەڵکی کوردستان چۆن ئەشێ لە مقابل هەم لە ئەم قسانەوە هەم ئەم سەفەرانە و ئەم سیاسەتانەشە چۆن بێسن ئازادی خوازەشە چی بکەن؟ خەڵکی کوردستان بە نظر من لە موردە و تەجربەیان هەیە. خۆ ئەمە یەکەم جار نیە ئەم مەقاماتێکی تۆریزم و ئەم کابرا تێبوو ئەویا و ئەم ئەراجیفە خەریکە تەحویڵا و گەرێکی حقە بازی بکە و تەحریف بکە و تەحمیق بکە. خەڵک لە من و تۆ هاوڕێ سەیوان لە ئەحزاب سیاسی زۆر باشتر زانن کە ئەمانە چین و زەڕێ ئەحمادیان پێ نییە و لە تەی ساڵهای ڕابردووشا بەرامبەر بە ئەمانە بە هەر شێوەیە بۆیان ممکنە بووە وێساون ئێمە توانین ئاوا ئاوڕێ بینەوە لە ڕابردوو کە چەنێ بەس هەزاران کەس خەڵک هاتوون بە بۆنەگەل مختلف و مطالبات خۆیان باس کردووە ئەتراس خۆیان دەربڕیوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی وێساون لێیان کوژراوە کەوتونە سەر زیندان چوزان ئەعدام کراون بەڵام کۆتا نەهاتوون. ئێمە دەیان مورد ورد و درۆشت اعترازاتی وەسیع و تودەی تا اعترازاتی محلی و بچووک بەرامبەر بە سەرکوتگەری بە قوانین جمهوری ئیسلامی بە هەموو دابوونەریتێکی کۆنەپەرستانە و هەست و جمهوری ئیسلامی دایسەپانوە بە سەر خەڵکە وێساون و اعترازیان کووە. من وازانم بەحس ئەوەسە کە فعالین ئەسڵی ڕەهبەران کارگەری ڕەهبەران جنبشای ئیجتماعی ڕەهبەرانی جنبشی ژنان کە جنبشێکی قەوی ئامادە عەلارەغم هەر فشارێوا لەسەری لە سەراسەر ئێرانە هەست لە کوردستانی شا بە نەزەر من ئەشێ دەست بخەنە ناو دەست یەک بۆ ئەوە ئەم خەڵکەوە ئیسە بەم وەس ئەوە ناڕەزایەتیان هەیە دەریایە نەفرەتیان هەیە معتەرزن گەرەکیانە ئیمڕۆ هەر ئائم شەو سەر بە تەن جمهوری ئیسلامی نەمێنێ گەرەکیانە زەندگیکەن گەرەکیانە سۆزیان لە ئیمڕۆ باشتر بێ گەرەکیان نییە شاهد مەرگی مناڵەکانیان بن لە برسا گەرەکیان نییە شاهد مەرگی عەزیزەکانیان بن لەبەر ئەوە تەخت و نازانم بیمارستان و فڵان و فیسار ئیمکانات نییە بۆیان. بۆیە وا ئەزانم ئەم فعالینە تەجربەیان هەست چوزان یەکترین ئەناسن لە شارگەر مختلفە لە هەر کەوتە چاوی لێ بکەی ئەم کارانیان بە یەکۆ کردووە. منەزانم ماوەیەکە بەرحاڵ فشار زۆر لەسرە بە تایبەت فشار اقتصادی بێکاری فەقر و فشار ئەمنیەتی کە هەست بەڵام هیچ ڕێگەیەک نییە ئەگەر بێدەنگبین وەز لەمە خراپترە بێ. وا ئەزانم ئەبێت دەست بدەینە دەست یەک ئەو فعالینە کۆمونیستەکان نەخش ئەسڵیەشێ لەم دەورە ئیفا بکەن بەرامبەر بە ئەمانە و خەڵک ڕێک بخەن سازمانی بدەن و بچین هەمومان بە گشت جمهوری ئیسلامیە. ئێمە وەکو کۆمونیستەکان وەکو کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیست هەر لەوەڵە هەتا ئێستا لە کەنارم خەڵکا بووین بۆ ئەتراز و مبارزە بۆ پشتیوانی بۆ حمایەت بۆ سازماندان کەماکانەوە کارەکەین. من داوام لە هەموو گەنجەکانەوەسە ئەم سکوتە ئەبێ بشکێ لە فعالین سیاسی دەبێ بینەمەیان دەبێت لەگەڵ هاوسەرشکان خۆمانە قسە و باس بکەین ڕێک بخەین دەستمان خەین دەستیەک متحد و متشەکل بین تا بتوانین جابێکی تند و محکەم بە یاوەگویی کابرایەکی وەکو ئەم تۆریستەوە هاتووە لە سنەی سەربەرز و قارەمانە قسەی کردووە جوایی بدەینەوە. زۆر سپاس هاوڕێ ساڵحی سەرداری بۆ بەشداریتان لە بەرنامەی مشۆمان. منیش سپاستانەکەم. بینەرانی عزیز زۆر سپاس کە بینەر و بیسەری ئەم بەشە لە بەرنامەکە ئێمە بوون. کورتە بەرنامەیەک ببینین دەگەڕێنەوە لەگەڵ باقی بەرنامەکان لەگەڵ